بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین بەرمەبنای دەرەنجامەکانی هەڵبژاردن ڕۆژێکێتی نیشتیمانی کوردستان چۆنە پێویستە چی بکات بۆ ئایندا ئەم دەرەنجامانە سوێمێکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە گفتگوێن پرس و بەس بابەتاکەین بە میوانداری دکتۆر عەدالەت عەبدوڵڵا ڕۆناکبیر توێژەری سیاسی دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. زۆر سپاس بژیت. بەخێرات سەرچاو. چاوەک دەرەنجامەکان باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بە دیاریکراوی بۆ یەکێتی چۆنە؟ بڵێ پرسیارێکی ئاڵۆزە لە ڕاستیە چونکە هێشتا بیرم نەچێ با بڵێن فەرزی دەن 100% کۆتایی نهاتوە ماوێتی کە ئەنجامی کۆتایی ڕابگەێنرێت و هێشتا تانەکان و سکاڵاکان نەچوونەتە سەری بۆ یەکلای بکەنەوە احتیمال هەیە بۆ نمونە کۆمەڵێک سکاڵا هەنێ دەرەنجام بگۆڕێ هەندێ دەنگ بسووتێنێ و هەندێک کورسیش ئاڵۆگۆڕ پێ بکات لە نێوان قوارە بەشدار بۆکانە و لە هەمان کاتە بێگومان یاسای سنتلیکۆ خۆتەزانی یاسایکی بەنسبەت ڕای گشتیەوە تەبەن خەڵکی عێراقەوە بەگشتی ئاڵۆزە ڕەنگە وردەکاریەکانی بە سروشتی حاڵ نەزانرێت تا و دقەیکە لەلایەن کۆمسیۆنە خۆیەوە ڕاگەێنرێت ئەمانە هەندێک با بڵین پێشاتن هێشتا بەرچاومان ڕوون ناکەن سەبارەت بەوەی کە هەڵسەنگاندنی کۆتایی بۆ قوارە سیاسیەکان و لەسەر بنەمای پرسیارەکەی بەڕێزیشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەتوانین قسە بکەین لەسەر ئەساسیەوەی کە تاکو ئێستا دەرکەوتووە بەڕاستی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو قوارەیەکی سەرەکی لە کوردستانە کە بەشداری کردووە ئەو دەرەنجامانەی کە تاکو ئێستا دەرکەوتون ئەتوانین بڵێن بە دوو دیوە ئەتوانی تەماشای بکەی بە دیوێکە ئەوەیە کە هێزێکی سیاسی کە خاوەن تەجروبەیەکی لە ڕاستیە سەخت و ئاڵۆز بۆ لە چەند ساڵی ڕابردووە توانین بڵێن لە 15 ساڵی ڕابردووە بە حکومی کۆمەڵێک ڕووداوی گەورە کە بەسەری هاتووە بۆ نمونە مەسلەی بجیابوونەوەی بزوتنەوەی گۆڕانیان لە هەناویەکێتیەوە و حیزبێک کرد بە دوو بەشەوە ئەمە هێشتا ئاسەواری ماوە لەسەر مەسلەی خۆڕێخستنەوە و خۆکۆکردنەوە و جارێکی تر کارکردن بۆەوەی ببیتەوە بە هێزی با بڵێن نمرەیەک لە کوردستانە ینی ماوەیەکی زەمەنی کاریگەریەکەی و ئاساوارەکانی لەسەر ئەم حیزبە ماوە کە ئەتوانین بڵێن ئەگەر بە پێوەری ئەو ڕووداوە بێ بە پێوەری ئەو ناکۆچی و ئەو کێشە و گیر و گرفتە ناوخۆیانە بێکەیەکێتی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە دووچاری بووە ئەگەر بە پێوەری بۆ نمونە ژیان ئاوایی سەرکردە و ڕابرێکی گەورە و مامجلال بێ کە خۆ دەزانی هەرخۆی کە داخلی هەڵبژاردنەکانە بوو کاریگەری هێزگار گەوری هەبوو لەسەر نەتیجەی انتخاباتەکان ئەم دەرەنجامەی کە ئێستا بەدەساتووە بە پێی هەموو ئەم پێوەرانە بۆ یەکێتی سەرکەوتنە چکە زۆر حیزبی سیاسی تر نەک لە تەجروبەی کوردستان لە تەجروبەی زۆرێک لە وڵاتانی دەوروبەرمان لە وڵاتانی ئەزمموی وڵاتانی ئەسکەندەنافی وڵاتانی ئەوروپا ئەوانەی کە هێزی سەرێکی نەقۆناغێکی دیاریکراوە بەڵام لە بە حکمی کۆمەڵێک گۆڕانکاری کە بەسەر یادێت لە ناو هەلومەرجی سیاسی وڵاتی خۆیانە سیرەکەی دەنگەکانیان زۆر کەمەکە و هەندێک شیدا بەشبوونی گەوری بەسەرایەت بە بەراورد بە هەموو ئەم ینی لەسەر بنەمای هەموو ئەم پێوەرانە دۆخی یەکێتی لەم هەڵبژاردنەیە دۆخێکی ئەتوانین بڵێن سەقامگیرە ینی پاشەکشەیتیانە احتیفازی بە کورسەکانی خۆی کردووە کورسی تری بەدەست هێناوە دەنگی هەڵکشاوە بۆ چەند ناوچەیەکی تری عێراق ڕەنگە یاسای سانتیگۆ تۆزێک زیانی لێبە ئەمە حاڵەتێکە ینی نەک ڕوبەڕوو یەکێتی بێت و ڕەنگە ڕوبەڕووی هەندێک قوارەی تریش بوو بێتەوە لەسەر ئاستی عێراق بە تایبەتی قوارەی ئەوەی ئەم بەیانیە ئێمە لە ئاخر ڕوینە تەماشامان کردو هەندێک قوارەی ناو ئیتالی تەنسیقی زەرریان بەرکەوتووە ئەندێ لە تەبەن یەک دوو قواری سونەکانیشەمە بێژگە لە زۆر با بڵێن خەڵکی ترکە بەداخەوەخوا نەزانن قوارەیەکی سیاسی بچووک بوویت زەرمەند دەبیت لە وەدەنگەکانە ئەسووتیە ئەوە باس لە دەنجی سوتاوی زۆر کاندیدی سربەخۆش ناکەین کە ئەمانە بەپێی یاساکە هەمووی زەرری بەرەکەوێت لەو چوارچێوەیە بێگومان یاساکە بڕێک زیانی داوە لە یەکێتی بەڵام بەوەشەوە احتیفازکردن بە ژمارەی کورسی هەتە و زیادکردنی لە هەندێک شوێنە ئەتوانین بڵێن بۆ یەکێتی دەرەنجامێکی باشە بەڵام ئەمەی کە ئەیڵێن لە ڕوانگەی واقعی حاڵ و لە ڕوانگەی ئەزمموی سەختی یەکێتیەوە تەماشایی ئەبێ بکرێت بە قەناعەتی مسەرکردایەتی یەکێتی ئەبێ وا سەیری بکە ئەژینا ئەگەرۆک و طموحی سیاسی بێ طموحی سیاسی لەوە گەورەترە یعنی بۆ نمونە سەرۆکی یەکێتی خۆی کاک بافڵ
زۆر جار یان ئەگاو لێبێ لە کەمپینەکانە زۆر پێداگری لەسەرەوەی بێ ببینەوە بە حزبی یەکەم یخۆ ئەمما نەزانین ئەمە خەونێکی جوانە بەڵام ئیشکردنی ئەوێ پرۆژەی درێژخایەنی ئەوێ دانانی بۆ نمونە بەرنامەی وردی سیاسی و حزبی و ئیداری و دەوڵەتداری ئەوێ کە ئەمانە هەمووی بۆ بەنسبەت هێزێکەوە کە لە کوردستانە و ناوی یەکێتی نیشتمانی کوردستانەوە لە بەشداریەک نەک لە شەراکەتی ڕاستەقی لەگەڵ هێزێکی تری منافسایە کە پارتی دیموکراتی کوردستانە کارێکی ئاسان نییە قورسە بە تایبەتی ئەمەوێ ئەو خاڵە ئیزافە بکەم هەڵبژاردننی ساڵی پار 2024 هی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی ئێستاە تەنها یەک ساڵی نێوان منیسمە بکەم بە پرسیار لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی ترێکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنێکی زۆری بە خەڵک داوە بۆ پێگەێنانی کابینەی نوێ حکومت کابینە پێک ناتوە ینی هێشتا دەرەنجامی بەڵێنەکانی پێشوو خەڵک نەیبینیوەتەوە حکومەتەکە پێک ناتوە تا بزانێ دەرەنجامی بەڵێنەکان چییە بۆ یەکێتی قورس نییە بوو دوو هەڵبژاردن ینی هێشتا ئەوە نەتیجەی نەبووە هەڵبژاردنێکی تر بە دوایە هەندێک ڕووداوی ناوخۆی سلێمانی و زۆنەکەی تێدا ڕوویدا بێگومان ئەمانە هەموو وای کرێکێتی ماوەکە کەم بێ بۆی کە بتوانێت بە گڕوتینێکی زیاترەوە دیسان بۆم هەڵبژاردنە بەڵام ئەمە بۆ هەڵبژاردننی ئایندە نازانین ئایا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزیاکان دەکرێت ناکرێت وەلانی کەمیانی جارێت تا دوسێ ساڵێک هەڵبژاردننی دیکەمان لە بەردەمدا نییە مەودایەکی زۆر نییە بۆ یەکێتی توانێت کاری تیا بکات پرسیارێکی بابەتی و جوانە لە ڕاستیە هەموو قوارەیەکی سیاسی کاتێککە لە ئەزمموی هەڵبژاردننیەک دێتە دەرەوە لە سەرتاسەری دنیا وایە ستانداردە بەلانی کەم پێویستیت بە 6 مانگە بۆ مراجعکردنی با بڵێن دەرهاوی شە و دەرەنجامەکان و تێگەیشتن لێ و لەسەر بنەمای ئەوە دانانی بەرنمەیەشی نوێ بۆ ئەوەی خۆت ئامادەکەی بۆ هەڵبژاردنێک کە دوای 30 ساڵ یا 4 ساڵی کێ دێتە ڕێت ئەمەی لە بەسەر یەکێتی هات لە 2024 یەکسەر لە 2025 ئەچێتە ناو هەڵبژاردنێکی ترەوە قورسە ینی پرۆسەی خۆڕێخستنەوە پرۆسەی خۆ ئامادەکردنی ئەو پرۆسەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی تر لەو ماوە زەمەنیەکەمە ئەتوانین بڵێن مبەڕێکی مۆزوعی ئەدا بەدەستەوە کە بڵێن بۆ بە پێی خەونی ئەوەی کە بیان بە پێی بانگەواز و بانگەشەی یەکێتی بۆ هەڵبژاردننی عێراق وەکو ئەو نەتیجانە نییەوە کە خۆی چاوەڕوانیەتی ئەم ماوە زەمەنیە کە 2024 بۆ 2020 کۆتایی 2025 بۆ منە بەشێکی زۆری جاری ئۆرگانەکانی شێتی هەر هەڵەوەشێنرایەوە و نییە ئەو تەسیری زۆر زۆریە لەسەر مەسەلی ئیعادەی ڕێخستنەوە یادی ڕێخستن بۆ هەر حزبێکی سیاسی بەشێکی دانەبراوە لە پرۆسی ئامادەکاری بۆ ئەوی بچیتە ناو تەجروبەیەکی هەڵبژاردنەوە ئەمە با بڵێن ئەم خۆڕێخستنەوەیە لەم ڕۆوە جارێ وەکو پێویستە بوو خاڵێکی تر کە زۆر ئەساسە بەڕاستی لە ماوەی یەک ساڵی ڕابردوو وەک چۆن بڵێ لایەنەکانی ڕکابەری یەکێتی لە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئەزانێت چێتە ناو هەڵبژاردنێکیترەوە ئەو ماوە زەمەنیە بە پلەی یەکەم مۆرچی بەڕێوەبردننی وڵاتی کرد بە مۆرچێکی زیاتر دایشکانەوە بەلای بڵێ ینی ئەوەی کە ئامانجی حزبیە نە کارنامەی دەوڵەتی ئەمە زیانێکی زۆریدا لە بۆ نمونە ئەوەی کە یەکێتی بتوانێت کۆمەڵێک لەو ماوە زەمەنیە کەمەش بێ کۆمەڵێک پرۆژەی گرنگ هەیە جێبەجێ بێ ڕەغمیەوەی کە هەندێک ینی بە پرۆژەی باشمان بینی لە ماوەی ساڵی ڕابردووە بەڵام احتیکاری پرۆژەکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە دواخستی بەشێکی زۆریشیان بۆ کاتی بانگەشەی هەڵبژاردن ئەمە وا ئەکاکە لە ڕاستیە ینی اختیلالە دروستەکە لە تەوازنی خزمەتگوزاریە لە کوردستان ئەمە بێژگەلەوەی ئێمە بە قاعدەی ئەساسی ئیدارەدانی ئەم وڵاتی ئێمە لە توانین بڵێن لە 15 ساڵ و 20 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای 2009 بۆ ئێستا بە بەردەوامی شتێک هەیە پێی ئەوترێ دابشکردنیی ناداتپەروەرانەی سامان و دەسەڵات لە کوردستانە یعنی ئەم دابشکردنەی سامان و دەسەڵات لە کوردستانە بە شێوەیەکی ناداتپەروەرانە بڕێوەچێ لە ماوەی ڕابردووە یەکێتی بە هەڵەی کردووە یان باشی کردووە لەبەر با بڵێن مەسائلی نەتەوەیی و وەزعی وڵات و ئەوانە ڕەچاوی کرد بێ و مواکەبەی پارتی کرد بێ لەم چەند ساڵەی ڕابردووایە کە یەکێتی بێ پارتی ئەڵێن نا یعنی شەراکەت بەم شێوەیە نابێ وڵات بەم شێوەیە بەڕێوە نابێ کوردستان هەمووی یەک پاکێشە یەک پارچێ پێویستەکە خەدەمات هەمووی بۆ بگەڕێت و ئەمەشە لە ڕاستیە
وتیرەی منافەسە و ململانی لە نێوان هەردوولایە بەقوت کردووە پرسیارەکە لەسەرەوە بچوو حکوومەت پێک نەهێنرا و نەتوانراوە مەسەلەکەیەک لە هۆکارەکان ئەوەیە تۆ چۆن یەکسەر بچتە ناو عملی پێشێنانی حکوومەتەوە و لە کاتێکە لە حملەی انتخابیە ینی داوات کردووە بۆ یەکێتی قورس ئەبکەوێتەوە ینی وعدت بە خەڵک داوە کە حکوومەتێک بێ بەشێکی زۆری ئەم نادەت پەروەرانە نەهێڵێ و ئەم وەکو خۆی کە وەکو حسەیەک گەچێتە ناو حکوومەتەوە و بە حسابی ئەوش کە بە شەریکە ئەبێ لە پشتی خۆی هەموو ئەو وەزارەتانە ئەموو ئەو دەستگا دەوڵەتیانە بای ئەوە سەلاحیاتی هەبێکە بتوانێت سبینێ خەدەمات لە مناطقی نفوزی خۆیە چکە خەڵک هەیە لە کاتی حملەی انتخاباتەدا دەنگە پێ لەسەر بنەمای ئەوەیە کە تۆ چی بۆکەی بتوانێت سەلاحیەتی ئەوەی هەبێکە و دەسەڵاتەکان بەداخەوە قۆرخ نەکرێت لە کۆمەڵێک و هەندێک جار حتا وەزیری لە دەسەڵاتی وەزیر خۆیان نەبێ وەزیریشی سێبەر و کارتونی نانێماکەم بە دوپرسیار مەسەلەن ئەو مودە زۆری کە ماوە بۆ هەڵبژارنێکی دیکە کێتی نیشتیمانی کوردستان کێ ڕێگرە لەوەی کە وەکو مودەی بانگەشە بەکاری بێن ینی 3 ساڵە 4 ساڵی دیکە ئەم 3-4 ساڵە بە گوڕوتینەوە لە خزمەت دابێ بۆ خەڵکەکەی خۆی بۆ کوردستان ینی وەکو دەشبێنین دەنگەکانی سەقام گیر بووە ئەوەی کە دەیانویست ئێستا ئیتر لە سلێمانیدا لەم زۆنەدا هیچ مەترسیەک نەماوە لە سەرکەتی نیشتیمانی کوردستان دیسانەوە ئەمەش بابەتێکی گرنگە هەڵبژاردن تاو بوو باشە تاوەکو ئەنجومەنی پارێزگاکان دەست پێ بکەوە هەڵبژاردننی کوردستان و عێراق دەست پێ بکاتەوە 3 بۆ 4 ساڵی ڕەبق لە بەردەستی ئەم هێزەیە هەیە ماوەیەکی مێژووی زۆر باشە دەرفەتێکی مێژووی زۆر باشە بۆ خۆڕێخستنەوە بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو حیزبە لە ناو حکوومەتە یعنی بۆ نمونە حتا پێویستی بە ڕەنگە بە چاکسازی زۆر گەورە بێ لە ناو تیمەکەی خۆیان لە حکومەت دەلانی کەم لە وەزیر بۆ خوارەوە بە حکومەوەی لەگەڵ هەموو کابینەکە وەزیرەکان بۆ هەیە بگۆڕێ بەڵام لە خوار ئەوە بەشێکی سەوابەتی موسساتی دەوڵەتی کە تۆ وەکو تیمی خۆتی تیادانی ئەمانە جەهی تایە هەیە 16 ساڵە 7 ساڵ هیچ گۆڕانکاریی بەسەر ناتوە ئەمانە ئەبێ دەستکاری بکەیت چونکە حتا بەپی ئەو تەقاریرانەی کە گەیشتوتە دەستی یەکێتی خۆشی و سەرکردایەتی یەکێتی خۆش بەشێک لە ڕەنگە لەو مدیر عام و نازانم ڕاوێژکار و ئەمانە ئێستا هەر ئینتیمایان بۆ یەکێتی نەمامی لە کاتێک ئەمانە واجهەی خاڵێکی تر بۆ نمونە ئەم منطقەی کە پێوتێ منطقەی نفوزی یەکێتی باشە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گرمیان و ئانە نیوەی تقریبا نزیکەی نیوەی دام و دەستگاکانی لەژێر کۆنتترۆل یەکێتی خۆیان نییە لە لای ئەو حزبانەیەک لە ڕووی سیاسی ئۆپۆزیسیۆنن ئەمە هیچ زمانێکی ئەوە نایەکە بۆ نمونەم کەسە سبەینە مدیری دایرەیەکە دڵسۆزی ئەوە بێ کە خزمەتگوزارێکی باش پێشەش بکە بۆی لەو سەرەوە مەردوودەکەیەوە بێ خەڵک متمانێکی زیاتر بە حیزبەکە بکە ئەمەش پێویستی بە چاوپیاگێڕانەوەیە و پێویستی حیزب خۆی پێویستی بۆیە لە دوای ئەم هەڵبژاردنەوە گۆڕانکاری ئێجگار گەورە بکە ئەگەر بێوێت ئیش لەسەر تمۆح بکە ئێمە باس دەواکەین یەکێتی ئێسێ احتیفازی بە مووقعی خۆیەوە کردووە کورسی خۆی بەدەست هێناوە بەرەو دواوە نەڕۆیشتووە ڕاستە لەوانەیە لە شارێکە یا لە دوو شارە هەندێک دەنگکەم کرێ بەڵام لە شاری ترە دەنگی چۆت زیادی کردووە و دیسانە وەکو هێزێکی سەرەکی لەسەر ئاسی عێراق دەرکەوتوتەوە احتیفازی بە مووقعی وەکو هێزی دووەمی کوردستان پاراست و ئەمان هەموو شتی باشن لە ناوچە کوردستانیەکانە دەنگی باشی هێناوە بەداخەوە ئەگەر بەدەمیەوە بەهات نایە لە کەرکک و ناوچە کوردستانیەکان ڕەنگە بەشێکی زۆری ئەو نزیکەی 30,000 دەنگی کوردیش نەفەوتایە و ڕەنگە ئەمجارە کورد 6 بۆ 7 کورسیشی بێنە بەڵام بەداخەوە بەجیادا بەزین و یعنی لە هەموو دۆخێکە مووقعی یەکێتی لە ناو ئەم هەڵبژاردنەیە مووقعێکی باشە بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوەیە ئەم حیزبە ئەگەر بێوێت بچێتە پێشەوە ئەگەر بێوێت توبۆحی ئەوەی هەبێت بێتەوە بەهێزی یەکەم یان ڕکابەرێکی زۆر بەهێز 4 ساڵی لە بەردەسایە ئەم 4 ساڵە کەس نەڕێگرێ لە بەردەمی ڕاستە تەحەدیات زۆرە ئەڵنگاری و کێشە زۆر دێتە پێشەوە خەڵک هەیە لە هێزی ترەوە کێشەی بۆ دروستەکە دەعمی هێزی ئۆپۆزیسیۆنی ترەکە لە منتیقەیە بۆ ئەوەی و بە تایبەتی منتیقەی یەکێتی خۆ دەزانی کۆمەڵی عامل هەیە کە لە شوێنی ترانیە لەسەر لەم باشووری کوردستانیە بۆ من لێرە لای خۆم نووسیمە بۆ نمونە زۆربەی زۆری هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە منتیقەیەن زۆربەی زۆری میدیای ئەهلی و ئازاد لە منتیقەیە بە شەهرە کارا و چالاکەکەی کۆمەڵگەی مەدەنی کوردی هەر لە منتیقەیە بەشی هەرە زۆری خۆپیشاندان و ناڕەزایی و حیراکی اجتماعی هەمووی لە منتیقەیە ئەمانە هەمووی فشارن لەسەر یەکێتی بەرگەگرتنی هەموو ئەمانە و احتیفازکردن بە مووقعی خۆتەوە لەم هەڵبژاردنەوە بەو نەتیجەی کە هەیە بۆ یەکێتی دەرفەتێکی باشە و نەفەسێکی قۆڵیش ئەتوانێت هەڵبکێشێت لەم 4 ساڵەیە بۆ ئەوی بەباشی خۆی ئامادە بکاتەوە بۆ ئەوی لە قۆناغی داهاتوە بە نەتیجەی زۆر باشتر بێتە پێش
بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا توێژەری سیاسی سپاس زۆر دەکەم سپاس سپاس بە بەڕێزم. بەشداریکردن ژیانێک. بەخێرات سەرچاو